ڕێکەوتنامەی جەزائیر و ئاڵا هەڵگەڕاوەکەی عێراق گەورەترین و شۆکهێنەرترین هەرەز لە مێژووی کووردا دەبوایە کورد چی بکا و نەیکرد مەجالی چی بوو؟ کە ڕێکەوتنامەی شومی جەزائیر با دەستپێشخەری سەرۆکی ئەو وڵاتە هواری بۆمدیان لە 6/1975 کرا ئەوەندە بە پلان و بەرنامە کرابوو کە چەندین سەرۆکی وڵاتانی بەرەمەهێنی نەوت ئامادە بوون کەچی ئاگایان لەو ڕێکەوتنە نەبوو چونکە ڕۆژی یەکەمی کۆنگرەکە کە بۆ باسکردنی مەسەلەی نەوت بوو هیچ باسێک نەبوو بەڵام شەوەکەی ڕێکەوتنەکە کرا و کورد ماڵی وێران بوو شارەزایەکی سعودی کە مرافقی شا فەهد بوو ئەو کات وتی عێراق و سەدام حسێن زۆر دڵیان با ڕێکەوتنەکە خۆش بوو بۆیە کاتێک ئاڵاکەی بەردەم سەدام حسێن با هەڵگەڕاوەی دانرا بوو کە بە مرافقەکەی سەدام حسێنم وت ئاڵاکەتان با هەڵگەڕاوەی دانراوە لە وەڵامدا وتی گرنگ ئەوەیە ڕێکەوتنەکە با هەڵگەڕاوەی نییە ئاڵا چییە؟ چونکە بە درێژایی ڕۆژانی کۆنگرەکە ئاڵاکەی بەردەم سەدام حسێن با هەڵگەڕاوەی دانرا بوو لە جیاتیەوەی ڕەنگی سوور لەسەرەوە بێ ڕەنگی ڕەژ لەسەرەوە بوو بۆ ئێلاتان سەیر نەبێ کە ڕێکەوتنەکە و ناوەڕۆکەکەی بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان لەو کاتە شۆکهێنەر بوو مەجای دیراسە و شت نەما بوو ئیتر هەرەسە گەورەکە ڕوویدا و مەلا مستەفای بارزانیش شۆکەکەی زیاتر کرد چونکە لە بری ورە و خۆڕاگری بڕیاری ئاژبەتاڵیدا و خۆی چوو بە ئێران دانیشت و خەڵکەکەش سەرگەردان وتی کاری من تەمام شد بە پێی ئەو ڕێکەوتنامەیە ڕژێمی بەحسی عێراقی دەستبەرداری ئاوی شەتولعەرەب بوو بۆ ئێران لە بەرامبەر لە باربردنی شۆڕشی گەلی کورد هەر بەپێی ڕێکەوتنامەکە نزیکەی 20 کیلۆمەتر لە خاکی عێراق با درێژایی سنوورەکان درا بە ئێران تاوەکو سوپا بهێنێتە ناوەوە و ببێتە بەشێک لە خاکی خۆی و ڕژێمی عێراقیش سوپا بەرێتە سنوورەکان و کۆتایی با شۆڕشی کورد لە باشووری کوردستان بهێنن